دام باش بخير هاتن كورت كونكشن جي دنگي امريكا لواشنطن دمجمر هشتي سبيدا روجا تشارشمية كورت كونكشن لسرتفاع بلاتفورم دنگي امريكا ولسر ساتلايتا NRT تيواشاندن از دخيل شمو دقل افكار بفراوي نوري هيفيا دمن خوش جوارا دكني لبرنامه مرۆدا کۆمەڵەیەک هەواڵی نێوخۆی ئەمریکا و ناوچەکە باز دەکەین لەوانە دەستگیر و ئازادکردنی کۆمەڵێک نوێنەری کۆنگرسی ئەمریکا و دادگایکردنی ڕاوێژکارێکی سەرۆکی پێشووی ئەمریکا و زانیاری زۆرتر لەسەر گەشتەکەی سەرۆکی رووسیا و تورکیا بۆ ئێران و بەرزبوونەوەی ڕێژەی توشبوون بە کۆڤید لە زۆربەی وڵاتەکانی جیهان و ئەمریکا هەروەها زانیاری زۆرتر لەسەر ناڕەزایەتی خەڵک سەبارەت بە ناکۆکی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان. هرد برنامه ایرودا پیلا گرمیل اوروپا دگه بلندرین است و چالکوانک درونان بکارتین جبو رزگار کرنا آجلین دشاراندا آسمان بتایبت لو اوکراینیا. ئەو پارلەمانتارانەی ئەمریکا کە لە بەردەم کۆنگرسدا ناڕەزایەتیان دەربڕی لەلایەن پۆلیسی کۆنگرسەوە بۆ ماوەیەک دەستگیر دەکرێن. لانیکەم 16 ئەندامی کۆنگرس ڕۆژی سێشەمە لەلایەن پۆلیسی کۆنگرسەوە بەهۆی ڕێگریکردن لە هاتوچۆ لە دەرەوەی دادگای باڵا لە کاتی خۆپیشاندانێکدا سەبارەت بە مافی لە باربردن دەستگیر کران. دیموکراتەکانی ئەنجومەنی نوێنەران لە کۆنگرسەوە هاتنە دەرەوە و بەرەو دادگای باڵا بە دروشمی ناگەڕێنەوە بەرەو دواوە ناڕەزایی خۆیان دەربڕی سەبارەت بە هەڵوەشانەوەی مافی لە باربردن. گروپەکە لە دەرەوەی دادگا دانیشتن و ڕێگەکانیان داخز ئەمەش بوو بەهۆی دەستگیرکردنیان. ئەو پەرلەمانتارانەی کە دەستگیر کراون بریتی بوون لە ئەلەکساندریا ئۆکاسیۆ کۆرتێز نوێنەری نیویۆرک، ئیلهان عومەر نوێنەری ویلایەتی مینۆسوتا و جەکی سپیر نوێنەری کالیفۆرنیا. سپیر دوای ئازادبوونی بە ڕۆژنامەنووسانی گوت ئەمڕۆ خەڵکێکی زۆر لێرە دەستگیر کران کە پێشتر هەرگیز دەستگیر نەکراون و گوتی ئێمە جددین و ناچینە دواوە و ئەمە گەورەترین لێسەندنەوەی مافەکانی ژنانە لەم وڵاتەدا لە مێژووی ئێمەدا. ستیڤ بانن شیرەتوانی سەرۆکیبەری ئەمریکا دۆنالد ترامپ تێدادگەهکردن ji ber piştgehxistina fermana Komîteya Kongresa Amerîkî ji bo amadeyî lêkolînê be di êrişa şeşî mehayê yek de li ser Kongresê. Dadwera giştiya Federalî Dosê Şambê got Steve Bannon xwe bi ser yasayê re danî bû. Dadwera giştî û parêzerê berevaniya daxuyaniyên xwe yên destpêkirina dadgehê pêşkeş kiribûn piştî destnîşankirina desteya sûndxwaran ji 12 kesan. Berevankarê binin got jî xwe spêrî wî fermana Komîteya Kongresê piştguh nexistibû lê wî rawêjkarê serokêberê di wê bawerê dabû ku parêzerî wî dê danûstandinan bi Komîteya Kongresê re bike. Lê dadwera giştiya Federalî got desteya sûndxwaran fermana amadebûnê li meha neh Êlûnê par hatîdan ferman bû nebijare bû. Lê Bannon xwe bi ser yasayê re danî bû. Loma jî îro em vê dadgehê dest pê dikin. Her di rûniştina yekiya dadgehkirina şiretvanê serokêberê de yekem gewahîda hikûmetê Christine Emerling peyva xwe got. بۆ دوای نزانیاریەکان سەبارەت بە دانیشتنەکانی لێژنەی لێکۆڵینەوە لەسەر هێرشەکەی سەر کۆنگرس هاوکارم بەڵێن ساڵحمان بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵە. بەڵێن ئەو کاتت باش بڵێن هاوکاتی دانیشتنەکانی ئەم لێژنەی لێکۆڵینەوانە گەڕانەکانیش دەستیان پێکردووە بۆ ژمارەیەک نووسرا و ئیمەیلی تایبەتیش لەسەر ئەو هێرشەی کرایە سەر باڵەخانەی کۆنگرسی ئەمریکا. زانیاری زۆرتر چین لەم بارەیەوە؟ بەڵێ بەفرا و ئەلبەتە یەکێک لەو داوایانەی کە لیژنەی لێکۆڵینەوە کردوویەتی داوایەکە ئاڕاستەی دەستگای پاراستنی نیەنی کراوە بە تایبەتیش ئەو دەستگایی کە تایبەتە بە پاسەوانکردنی سەرۆکی ئەمریکا داوایان لێ کراوە هەرچی ئیمێڵ و نووسراوێک هەیە کە سڕدراونەتەوە بە تایبەتی لە ڕۆژانی 5 و 6 مانگی یەکی ساڵی 2021دا هەموو ئەوانە بخەنە بەردەم لیژنەی لێکۆڵینەوەکە. هەتا ئێستش کە قسەی تیادا دەکەین وەڵامێکی ئۆتۆبەر نەگیراوەتەوە لەو ڕوانگەیەوەی کە هیچ یەکێک لەو بەڵگەنامانە نەخراونەتە بەردەم لیژنەی لێکۆڵینەوەکە. پێش دەچێت ئەم بەڵگەنامانە گرنگی تایبەتی خۆیانیان هەبێ بۆ لێکۆڵینەوەکان بە مەبەستی یەکلاکردنەوەی ئەوەی ئایا داناڵد ترامپ
و گەورە ڕاوێژکارەکانی ترامپ چەندێک هانی ئەو خەڵکەی داوە کە هێرش بکەنە سەر باڵەخانەی کۆنگرێسی ئەمریکا. بەڵێن پێدەچێت ستیڤ بەنن کە وەک دەزانی ڕاوێژکاری سەرۆکی پێشووی ئەمریکا بوو پێدەچێت بچێتە بەردەم لێژنەی لێکۆڵینەوەکان و شایەتی بدا هەرچەندە پێشتر بڕیار بوو کە نەچێ ئەمە بزانم چی شتێک گۆڕاوەکە ئیستا ئامادەیە بچێت بۆ شایەتیدان. بەڵێ ستیڤ بەنن یەکێکە لە گەورە ڕاوێژکارەکانی سەرۆکی پێشووی ئەمریکا هەروەها سەرۆکی هەڵمەتەکانی هەڵبژاردنیشی بوو هەڵبژاردننی سەرۆکایەتی ساڵی 2020 چەند جارێک کۆنگرێز داوایان لێکرد کە بچێتە بەردەم کۆنگرێز بۆ گەواهیدان یاخود بۆ پرسیار و وەڵام سەبارەت بەو ڕووداوانە بەڵام لەگەڵ ئەوەشدا کە داوای فەرمی ئاڕاستەکرا بوو هەر نەدەچوو ئەوە بوو بۆ ماوەیەک دەست بەسەر کرا و دواتریش وەزارەتی دادی ئەمریکا ینی بڕیاری ئەوەیدا کە تاوانباری بکە بە بێڕێزیکردن بە کۆنگرێسی ئەمریکا پێدەچێت ئەمە یەکێک بوو بێت لە هۆکارەکان کە وای کرد بێ پەشیمان بێتەوە دەمێنێتەوە بزانین ئەو کاتێک کە دەچێتە بەردەم کۆنگرێس چی دەڵێت یا چی ناڵێ یاخود لیژنەکە چەندێک بە هێندی وەردەگرن و بڕیارە ینی ئەم لیژنەیە بە هاوکاری لەگەڵ وەزارەتی دادی ئەمریکادا تەواوی لێکۆڵینەوەکان بەڕێوەبەرێ و لە مانگی نۆدا وەکو چاوەڕوان دەکرێت راپۆرتی کۆتایی خۆیان بدەن. باشە بە پێی ئەو پێداچوونانەی کە تۆ کردوتە بەگشتی لێکەوتەکانی ئەم ڕووداوە چۆنە لەسەر هاوڵاتیانی ئەمریکایی پێدەچێت کاریگەری بخاتە سەر تەنانەت هەڵبژاردنەکانی با بڵێن مانگی یازدەی ئەمریکا؟ خۆی لێکەوتەی هەرە سەرەکی لێرەدا ئەو گومانانەیە کە لە لای هاوڵاتیانی ئەمریکایی دروست بووە سەبارەت بە دامەزراوە نیشتیمانیەکانی ئەمریکا و چۆنێتی پاراستنیان و چۆنێتی سەر و سەوداکردن لەگەڵیاندا بەپێی ڕاوەرگرتنە گشتیەکان ینی لە 120 ینی ڕای خەڵک لەوەدایە کە دەڵێن باەخێک بۆ ئەم دامەزراوانە نەماوە بەبێ هیچ گومانێکیش ئەنجامەکانی ئەم لێکۆڵینەوەیە کاریگەری دەبێ جا نازانین بە ئەرێنیە یا بە نەرێنیە لەسەر هەڵبژاردنەکانی میدتێرم بە تایبەتی بێ لەوەش هەتا ئێستاشی لەگەڵدا بێ ئەو دابەشبوونەی کە سەرۆک بایدن لە کاتی وەرگرتنی پۆستی سەرۆکایەتی ئەمریکادا و ئەو کاتێک کە چووە کۆشکی سپی هەرچەندە جەختێکی زۆری کردەوە لەوەی ئەو دابەشبوونە یاخۆ ئەو کلێنی دابەشبوونە لە نێوان هاوڵاتیانی ئەمریکایە کەم بکاتەوە بەڵام هەتا ئێستاشی لەگەڵدا بێ پێدەچێت ئەو دابەشبوونە هەر بەردەوام بێ و ئەمەش یەکێکە لەو لێکەوتانەی کە کارێکی زۆری دەوێت بۆ نزیکردنەوە و کەمکردنەوەی. زۆر باشە زۆر سپاس بۆ هاوکارم بەڵێن ساڵح کە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو. بەڵێ دەخیل وەک باسی ستیفن بەنێن کراو کە وەک دەزانی ڕاوێژکاری سەرۆکی پێشووی ئەمریکا بوو ئەوەی کە جێگەی سەرنجە ستیڤ بەنێن یەکێک لەو کەسانە بووە کە بە کەسێکی زۆر چەپ ناسراوە لە کۆمەڵگەی ئەمریکایە بەڵام لەو دوایانە بوو بە با بڵێن کەسێکی ڕاستڕۆوە لایەنگری ترامپ کە لە کۆتاییشدا پێم وابێت لە ساڵی 2017 پێشەوە کۆتایی بە سەرۆکایەتی ترامپ ببێ دەرکرا یانی لە شوێنەکەی خۆی وایە بوو بە میدیاکار و میدیاکانێکی گەلک چالاکژی پشتی ناوەڕەکە کورد ماشرۆڤە هەنا لە سەردانا سەرۆکین رووسیا و تورکیاش بۆ ئیرانی پشتی vê navbirê. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆراندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. پشتی جیڤینا دۆ سێشەمبێ دەگەل سەرۆکên ئیران û رووسیا لە تەهرانê سەرۆکی تورکیا ڕەجەب تایب ئەردۆغان گوت ملیتانên
کوردین یەکێتیا پاراستنا گەل یەکێ پێنگاو بە ئالیکاریا بیانیان ji bo dabeşkirina Sûriya diavêtin û dê di berjewendiya gelê Sûrî de be ku ew ji wî welatî werin derxistin. Erdogan got Rûsya û Îran xemên ewlekariya welatê wî tê digehin lê gotin bi tinê têrê nakin. Wî got jî şerê li dijî yekê û milîtanên dî wê bidomîne û em guh nadin kakî piştevaniyê dike yan na. Li ji sala 2016 were Enkerê 4 operasyon di Sûriyê dakirîne û bi sedan kilometrên erdî girtine û bi piranî YPG kiriye armanc. Erdogan got Tirkiye dê YPG bike armanc tevî dijatiya Rûsya û Îranê jî. ڤڵادیمیر پوتین سەرۆکی رووسیا ڕۆژی سێشەمە ڕایگەیان هەڵەی خودی ڕۆژئاوایە کە ڕێژەی گازی سروشتی رووسیا بۆ کڕیارە ئوروپیەکان کەمی کردووە و هۆشداریدا لەوەی کە ڕەنگە بەردەوامیش بێ لە دابەزین. لێدوانەکەی پوتین فشاری زیاتری بۆ سەر یەکێتی ئوروپا زیاتر کرد و مەترسی ئەوەش هەیە کە رووسیا گازەکەی ببڕێت بۆ ئەوەی لە زستاندا قەیرانی ئابووری و سیاسی لە ئوروپا دروست بکە. پوتین لە لێدوانێکدا بۆ ڕۆژنامەنووسانی رووسی لە تاران کە تێدا لەگەڵ سەرکردەکانی ئێران و تورکیا بەشداری و توێژەکانی کردبوو ڕایگەیان بڕی ئەو گازەی لە ڕێگەی بۆری نۆرستریمەوە بۆ ئەڵمانیا ڕەوانە کراوە لە 6 ملیۆن مەتری سێجا بۆ 30 ملیۆن مەتری سێجا لە ڕۆژێکا دادەبەزێ. سەرکردەی رووسیا هەروەها هۆشداریدایە ڕۆژئاوا کە پلانەکانیان بۆ دابەزاندنی نرخی نەوتی رووسیا دەبێتە هۆی ناسەقامگیری بازاڕی جیهانی نەوت و دەبێتە هۆی بەرزبوونەوەی نرخەکان. لەوەتەی رووسیا لە مانگی دووە دەستی بە ئۆپراسیۆنە سەربازیە تایبەتەکەی کردووە یەکێتی ئوروپا ڕەزامەندی دەربڕیوە لەسەر قەدەخەکردنی خەڵوزی رووسیا و زۆربەی نەوتی رووسیا بۆ ئەوەی لە کۆتایی ئەم ساڵدا بچێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵام گازی سروشتی تێدا نەبووە چونکە 27 وڵات پشتی پێدەبەستێت بۆ وزەی کارگەکان بەرهەمهێنانی کارەبا و گەرمکردنی ماڵەکانیان. راپۆرتەکان باس لەوە دەکەن کە سەرۆکەکانی رووسیا و تورکیا و ئێران لە تاران کۆبوونەوە و هەڕەشی ئەنکەرە بۆ لەشکرکێشی نوێ بۆ لەسەر باکووری سووریا لە کارنامەدا بووە. لە کاتێکدا ئەردۆگان سەرۆکوماری تورکیا هەم هۆکاری ناوخۆی و هەم هۆکاری استراتیژی هەیە بۆ ئەو هەنگاوە سەرۆکی رووسیا و سەرۆکی ئێران دەیانەوێت دۆخی ئێستا لە سووریا بپارێزن بۆ شیکردنەوەی ئەم بابەتە میوانداری داکتەر ئالان حەسەنیان دەکەین ما ئەو مامۆستایە لە و توێژەرە لە زانکۆی ئەکستەر لە بریتانیا. دکتۆر ئەم کاتت باش پێش هەموو شتێک دەمێ باسی شێوازی پێشوازیکردنی ڕئیسی لە هەردوو سەرۆکی پوتین و ئەردۆگان بکەم یعنی شێوەیەکی جیا بوو یعنی تێبینی جەنابەت لەسەر ئەمە چی بوو؟ ئەو کاتت باش کاک دەخیل پێش هەموو شتێ لەسەر ئەو ژێستا ئەو دەست بەرکردنەوە پێم خۆشە ئاماژەی کورت بکەم ئەویش ئەوەیە کە یەکێک لە تایبەتمەندیە جیاوازیەکانی ئەوەی کە ئەم سەرۆکەی لە تاران لە کاخی سەعداباد خڕکردەوە ئەوەیە کە بەڕاستی ئەوە جیاوازیەکان و باسکردنی جیاوازیەکانە کە ئەم سێ وڵاتەی خڕکردەوە ینی لە حاڵەتێکی زۆر ڕۆژهەڵاتێکی ناوێنی شڵەژا و هەروەها منتەقەکە لەبەر ئەوە خاڵە هاوبەشەکان نییە کە ئەوانی لە یەکتر نزیک کرد بێتەوە جا بۆیە ئەم دەست بەسکردنەوەانە بەڕاستێکی لە ڕاستیە ژێستێکی غەڵەت بوو هەروەها کە دەبینی کاراکتەرەکانی دیکەش لەوێ هەم بە ئۆردۆغان و هەم بە پۆتینیشەوە بەتایبەت ئۆردۆغان زۆر لەو دەست بەسکردنەوە دڵخۆش نەبوو بەڵام زیاتر ئەمە ژێستێکە کە ڕنگدانەوەی ئەوەیە کە ئێران ئەمە ئەوێت ئێران و کۆماری ئیسلامی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئەمە وەکو دەستکەوتێکی گرنگ بۆ خۆیان بەدەست بێنن لە کاتێکا کە ئێران هەروەها دەسەڵات لە تەنگەژەیەکی هەمەلایانەی سیاسی و ئابووریدایە جا بۆیە ئەتوانین بێژم کە بەڕاستی ئەمە زۆر شڵەژان و بێهیواییە و زیاتر ئەتوانێ وەکو خۆراکێک بۆ نێوخۆی وڵات بەکاربێت تاوەکو کۆمەلگای دەوڵەتی بەبەرەوەی کۆمەلگای دەوڵەتی زۆر باش شارەزای پەیوەندی نێوانی ئەو وڵاتانەیە. باشە باسی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەین و باسی ئێران دەکەین پێت وایە ئەم سەردانەی پوتین و ئەردۆگان بۆ ئێران وەکو شتێکە بەرامبەر بە سەردانەکەی بایدن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە خۆمان بینی پێشەد ڕۆژێکە سەردانێکی زۆر کە دەنگی دایەوە بێگومان ئەتوانن هەروەکو زۆر ئاماژەکان لێکدانەوەکانیش هەرباسی ئەوە دەکەن کە ئەمە زیاتر وەکو کاردانەوەیەکە بۆ ئەو سەردانەی کە جۆ بایدن سەرۆکۆماری ئەمریکا کردی بۆ ڕۆژهەڵاتی ناوین و سەردانی بەتایبەتی
ئیسرائیل و زۆر وڵاتانی عەربی بە تایبەت ئیسرائیلی کرد بەڵام تایبەتمەندیەکی دیکە کە لێرەدا ئەتوانین بێژین کە ناتوانین ئەمە لەوەدا خۆلاسە بکەینەوە کورتکەینەوە کە بەڵێ ئەمە کاردانەوەیەکە و ژیاتر حاڵەتی سمبلیک و ئاماژەی هەیە لەبەر ئەوەی یەکێک لەو کاراکتەران و بەشداربووانی ئەو کۆبوونەوە کە تورکیەیە لەسەر کاغەزیش بێت و کە لە ڕاستیشدا هەروایەکە تورکیا ئەندامی ناتۆیە و لە بەرەی ڕۆژاوادا بە حساب دێ هەرچەند تورکیا زۆر سیاسەتێکی ژئۆپۆلیتیک و منتەقەیی ئاڵۆزی هەیە بەڵام سەرەڕای هەموو شتەکان ئەتوانین بێژین کە تورکیا دیسان لە بەرەی ڕۆژاوایە و لەبەر خاترەوە ناتوانین بێژین بەڵێ ئەوە بەرەیەکی تازە دروست دەبێت بێگومان شتەکان لە ڕۆژهەڵاتی ناویندا بە تایبەتی لە گۆڕانی بەردەوامدایە باشە دکتۆر ئاڵان بە پێی هەواڵەکان کە بیستمان سۆرۆک پۆتین و سۆرۆک ڕئیسی هەموو هەردووی دژی لەشکرکێشی تورکیان و دەیانەوێ بارودۆخی سووریان ڕەوشی سووریا وەکو خۆی بمێتەوە کە ئێستاە ئەمە ئەبێ هەرچەند ئەردۆگان دەڵێ ئێمە ئەم ئۆپراسیۆنە دەکەین پشتیوانی لێ بکرێ یان نەکرێ بەڵام ئەمە بە قسە بوو بەکردەوە ئەردۆگان پلانەکەی خۆ دەگۆڕێ یان نا بێگومان ڕای من و پێم وابێ تەجروبەش نیشانی داوە ئوردوغان بە زۆر هۆکار کە ئێوەش لە باسەکەتاندا باستان کرد هەم هۆکاری ژئۆپۆلیتیک و هەم بە تایبەت لە هەموو گرنگتر هەلومەرجی نێوخۆی تورکیا هەوڵی خۆی دەدات کە ئەو هێرشە داگیرکەرانەی بۆ سەر ڕۆژاوای کوردستان بکە بەڵام شتەکان ئەوە ئاسان نییە بە چەندین هۆکارەوە وەک ئاماژەتان پێکرد ئێران و تورکیا و سووریا سێ کاراکتەری سەرەکین ئێران و تورکیا و ببوورە رووسیا سێ کاراکتەری سەرەکی کێشن لە رووسیادا بەڵام بەرژەوەندی و کردەوە و بڵێن ڕێکاری جیاوازیان هەیە بۆ ئەو کێشەیە لەبەر خاترەوە ڕاستە ئێران ناڕازایی خۆی دەربڕی بەرامبەر ئەوە بەڵام لە ڕاستیدا ئێران نەهێزی هەیە بەکاری بێنێت نەهێزیش بەکاردێنێت بۆ ئەوەی کە سووریا بۆ ئەوەی تورکیا هێرش نەکاتە سەر ڕۆژاوای کوردستان کە ئەوان بە سووریا ئاماژەی پێەکەن بەڵام لە ڕاستیدا ئێران دڵخۆشیێکی دیکە هەیە چونکە ئەوەی هێرشەکە بەسەر کورد بەڵام ئەوەی گرینگە لێرەدا بڕیاردەری سەرەکی کاراکتەری سەرەکی ئەم کایە ژئۆپۆلیتیکە و لە سووریا بەڕاستی رووسیەیە باشە بە کورتی رووسیا ئێران چی دەکەن ئەگەر تورکیا کارێکی وای بکە پەلاماری سووریا چی دەکەن بێگومان تورکیا پەلاماری سووریا ڕۆژاوای کوردستان بەبێ ڕێکەوتن لەگەڵ رووسیا نادا رووسیا تاش ڕادەیەک حازرە ئەو چراسەوزە بدات ئەوە یەکێک لە شتە گرنگەکانە رووسیاش لە هەلومەرجێکی زۆر دژواردایە کە بەسراوە بەڕاستی لەزەر تەوەژمی شەڕی ئۆکراندایە تورکیا تایبەتمەندێکی زۆر گرنگی لە خۆی نیشان داوە کە بەڕاستی هەم توانیوێتی کەڵک لە ئەو جێژا و کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوین بگرێت ینی ئەو باڵانسەی بۆ خۆی دروست کردووە کە هەم لە بەشی ڕۆژاوا بێ هەم پەیوەندیەکی باشی لەگەڵ رووسیادا هەبێ ئەوەش توانیوێتی کردوێتی بە تایبەتی بۆ پەیوەندی لەگەڵ رووسیا تورکیا حازرە باجی زۆر بدات بە تایبەتی کاگاتە مەسەلەی کورد دکتۆر ئاڵان حەسێن مامۆستا و توێژەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە زانکۆی ئەکسەر لە بریتانیا زۆر سپاس برنامه هفترنگ برنامه هنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفته جارکی و بمگرکی ناو اختی چاندو هنرا رنگین بمرانه هەرنەها پەیام دگەنەما و تورکیا یان لەشکری تورکیا لە زاخۆ بمباران کرنا لە زاخۆ لە گۆڕا راپۆرتانژی 20 کەس هاتنە کوشتن سەران باڵای پەیامدەری دەنگی ئەمریکا لە دهۆکێ نەهات بمەڕەیە بزانین کە داوین نەنگوباس دوێ دەرچنە سەلام چه هەیە چه بەحسەیە لەسەر بمبارانکردنا تورکیا بله گلک سپاس من که امید ریکازا خود امید چین و نفزاخو لجبر وی لایفه امرا وصفیاین دیو زانیارین نوکه گهشتی نما پیوندیه که تلفونی داد گر ریوبر نحیا درکار که عبدالستاری و دیسان ریوبر گشت و گزاری زا خوچیا امینی اوانا گوتی لشکر ترکی به هاونا پاسکا گشتیاری یا الکه عراقی یعنی هکول بجن ناوراست عراقی و پرانه وان عربن زارون جنن ظلامن همی پیک و
بجن حتی 20 کشتی و بریندار هنه دیمایی زانیاری گشتی نما بجن 15 بریندارن و 5 کشتی هنه نوکه او هکو بجن اینانه خستکانه هوارهاتن زاخو قضا زاخو دیسان دنوکه اگر هم چیان بگهینوان بزانی کاران شوانا دیمایی چیه و چند کشتی بریندار که هم خول نزیک بویره بزانین و ویژنجی که او بریندارن مترسیل سرجیانوان های و گویزن بو نخوشخانه آزادی و یا تنگاویان پارزگاه دو که چونکه گلک اوه آلوزی بود دوره پیدا کردینه پشتی مدبت آماجب تشتکی بدم پشتی او خال سنوری ین پاراستنا سنوری ین سر به حکومت عراقی و داناین لوان دورت شرانش دورن سوریا هندک دورن دی اوین گشت و گذاری حولاتین عرب گشتیارین عرب گلک برای خدای زاخو بو جهن گشتیاری چونکه جهن باش و جوان و ین خوش لوی داره هنه لی اف بو یاره دبیت اگر هنده بدیت نامن کو ایدی گشتیارین عرب جی آن یه نافوی ین پارزگاه دو که ین در دور زاخو ایدی نکارم بچنوان دبرم چونکه اول مترسیه که زیده نزیکی ناحیه در کاره جه شرانش کو دورکا گشت و گذاری و خلق زور خستوان دورات کردن حتی نهاد چه برسف جه عراقی جه بغداد در کتن لسروی یعنی چه پشتراس کرن هنه لسر مثلا کو 20 کس کشتی و بریندارن و گور راپورتات جی 5 کشتی 15 بریندارن جه بغداد تشتاک در کتیا نه هشتاد نه حکومت هرمی و نه دیسان یا بغداد چه تشتکی وها دیار نکریه لی اوه ریوبریا سربخو یا زاخو ریوبریا یا ناحیه در کاری که نزیکی بویره بو او بری هنگاید گشت نجه بویره او بریندار همیت و گاسینه بو نخوشخانه هوارهاتن زاخو اوانا گوتی حتی نهای البردست ما جماره و 15 بریندارن و 5 کشتی هنه بله سپاس سلام بالایک و ام آگاهدار کردن لسروی تنبارا کردن لشکر ترکیه لدورا شرانشا زاخو کو دورا که گشتیاریه ده بمباران کردن دا 20 کشت هاتن یان کشتی بریندار هنه 5 جوان کشتی 15 جی بریندارن سپاس سلام شەپۆلێکی گەرمایتۆن کە ڕۆژاوای ئوروپای گرتووەتەوە ڕۆژی سێشەمە تۆماری پلەیگەرمی لە بریتانیا شکان لە کاتێکدا بەشێک لە وڵاتەکان لە ژێرخۆرێکی سوتێنەردان و مەترسی ئاگرکەوتنەوەی زۆرتر کردووە هەر بۆ یەش خزمەتگوزاریە فریاگوزاریەکانی خستووەتە حاڵەتی ئامادەباشیەوە کەژناسانی بریتانیا دەڵێن ژمارەی پێوانەیی پلەی گەرما کە لە ساڵی 2019 بە 38.7 تۆمار کرابوو ڕۆژی سێشەمە بۆ یەکەم جار پلەی 40% تێپەڕاندووە دەستگای کەششناسی ڕایگەیاندووە ئەوە گەرمترین شەو بووە کە تۆمار کراوە شارەزایان دەڵێن گۆڕانی کەشوهەوا هۆکاری ئەم شەپۆلە بێوێنەی گەرمایە و هەروەها ئاماژە بەوە دەکەن لە ساڵانی داهاتوودا دۆخەکە خراپتریش بێ هەروەها نووسینگەی نیشتمانی کەشوهەوا ڕایگەیان لە سەرانسەری کەناڵی فەڕەنسەش کۆمەڵێک شارۆچکە و شار بەرزترین پلەی گەرمی خۆیان تۆمار کردووە کە تاوەکو ئیستا بێوێنە بووە. ئۆتۆبیسین پڕی پەنابەرژی ویلاتە تەکساس ئەمریکی دیگەهنا واشنگتن فەرمانداری تەکساسی حکوماری گرێک ئابوت کو دەبێژە سۆرۆک جۆ بایدن کاری پێوی نەکردێژە بۆ پاراستنا سنوورین باشووری وڵات بە مەکسیکۆڕە وان پەنابەران دشینە واشنگتنە پایتەخت. لگوری انجمن واشنگتن جمهانی سانی وره پتر جسه 1000 پنابرین بی بلگه جه تکساس هاتنه پایتخت امریکا واشنگتن. اف کسین کو گهشتنه جه حوانی نینن و گلک جوان نهاجی لویسکه ها یونین جه روستان پاسان لواشنگتنن. هن مالبات چند روزان لویری دمینن و جاوری کسوکارن خودکن حتی بین و وان ببن یان جی لبندا کسین خیرخواز دمینن داکو وان ببنه جهکی دن یان جی بلیتن پاسه بوان بکرنو بنهیرن باجارن دن وکا نیویورک و شیکاگو. راستی من نوید او تشتکی بدنه من دوی از کار بکم اگر کسی که لواشنگتن بجیت من تجهکی و حویانه هیا و کارکی اولا از دلوی داری بمینم.
یەک ji van pasên ku gehişta wêstgeha Union komek penaxwazên Venezuelayî tê de bûn ku berî çend mehan rêka darîn gep ku rêkek metirsîdara navbera Kolombiya û Panama derbas kirin. Gelek ji wan zarokên biçûk jî hebûn û xweradestî karbidestên Amerîkî yên sersinûrî kirin ku li wêrê prosa ji bo wan çêkirin û bi pasan birine cihekî din û niha li hîviya roja dadgeha xwe ne. Hin ji van koçberan dibêjin ew li wêstgeha Union hatine pêşwazî kirin. Ez spasiya xelkê Washington dikem ewan xwarin dame. Tenanet karmendên McDonald's jî xwarin bû me înan. Rêxistinên mirovahî yên wekî navenda çavkaniya Amerîka navîn çi ji destê wan tê bo penaberan dikin. El problema ahorita es la falta de apoyo. Ez bawer dikim ku niha pirsgirêk nebûna piştgiriya hikûmetên navxweyî federal ji bo bersivdana pêdiviyên xelkê ye. Ji ber ku me cihek li Washington nîne ku em wan werbigirin. Di demekê de ku Wezareta Ewlehiya Navxweyî hêj bersiva dengê Amerîka nedaye ku li ser vê rewşê baxivit hikûmeta Amerîka helwêsta xwe ya koçberiyê diparêzit û dibêjit ku xelek tinê di rewşekê de dikarin hatûçoyê bikin ku vîza yasayî hebin. Penahgehên Washington hemî tijî ne ji ber vê yekê rêxistinên mirovahî pêşiyê giringiyê didin zarokan û jinan bilîtan ji bo wan dikirin û wan dihinêrine wîlayet û bajarên din. Bo niha kes nizanit aya dê pasên zêdetir yên koçberan ji Texas bên yan ne lê çalakvanên li Washington dibêjin ku ew bawer nakin hatina koçberan rawestit. Raporta Jacopo Lozzi, Helsinki, dengê Amerîka. چین دبêja ku li roja şemiya borî ji mareherî bilind a vegera koronavîrus ji meha pêş gulanê were li welatê hatiye tomarkirin. Bi milyonên welatiyan ji ber girtina bazaran di malên xwe de mane li demê ku hikûmetê rêbeza binbirkirina yekcariya Covid daye pêşxwe. Garantîna giştî li ser xelkê hatiye danîn. Çîn ev armanc daye pêşxwe tevî karîgeriya xerab ya wê li ser aborî. Zilamekî xelkê Florîda ku demeka dronan bi kar dîne di xebata xwe ya parastina jîngehê de li van heyamên dawî wî rêkek dîtiye ku wan firokan yên bêfirokevan bi kar bîne da ku ajel û heywanên di deverên şer de li Ukrayna asê mayne rizgar bike. دۆگڵافێرن تەنها ئۆپەرێتەرێکی ئاسایی فڕۆکەی بێفڕۆکەوان نییە، ژینگە پارێز و چالاکوانی مافی ئاژەڵانە، لێهاتووی خۆی بەکاردەهێنێت بۆ یارمەتیدانی ئاژەڵەکان لە ناوچە کارە ساتبارەکاندا بە بەکارهێنانی فڕۆکەی بێفڕۆکەوان کە کامێرەی هەستیاریان لەسرە. بە دوای ئەو ئاژەڵانەدا دەگەڕێت کە لە ناو دارەکاندا گیران خواردووە یان لە ناو دار و پەردووی شوێنە ڕووخاوەکاندا گیران خواردووە. زۆر قورس بوو دۆزینەوەیان چونکە دار و پەردوویەکی زۆر مابوو بەسەریاندا. بۆیە بڕیارمدا ئەو کامێرایە بەکاربێنم کە شەپۆلی ژێر سوورە بۆی بتوانیت گەرمی جستەی ئاژەڵەکان ببینیت. تاقیم کردە و هێندە کاریگەری هەبوو لە کۆتاییدا هەلە هەموو جیهاندا ئەم کارم دەست پێ کرد. دۆگلاس فڕۆکە بێفڕۆکەوانەکانی بە ئەمریکی تایبەت ئامادە کردووە. بەم شێوەیە دوای زریانێک لە بەهاماس سەگەکانی ڕزگار کردووە، کواڵای ڕزگار کردووە لە ئاگرکەوتنەوەکانی دارستانەکانی ئوسترالیا و ئاژەڵەکانی لە چەندین شوێنی دیکە لە کالیفۆرنیا تا کۆماری دۆمەنیکان ڕزگار کردووە. بەڵام دۆگلاس دەڵێت لە شەڕی ئۆکرانیادا زۆرترین زیانی لێکەوتووە. چەند هەفتەیەکی لێ بەسەر بردووە دوای پشووکی کورد دەگەڕێتەوە بەرەو ماڵەوە. Normally I do fires, tornadoes and hurricanes. بە شێوەیەکی یاسایی من لە ناو ئاگر و گەردەلوول و زریاندا کار دەکەم. ئۆکرانیا زۆر جیاواز بوو چونکە ئەمە کارەساتی دروستکراوی مرۆڤ بووە، شتێکە کە دەکرا خۆیان بپارێزن لێی. دۆگلاس دە ناوچانەی کیف کار دەکات کە زۆرترین زیانیان بەرکەوتووە تا ئێستا دەیان پشیلە و سەگی ڕزگار کردووە. ئەگەر نەیتوانی خاوەنی ئاژەڵە ماڵێکە بدۆزێتەوە ئەوە ئاژەڵەکە دەنێرێت بۆ پەناگەیەکی کاتی. Right now we're trying to find the owners. لە ئێستادا ئێمە هەوڵ دەدەین خاوەنەکانیان بدۆزینەوە. بێگومان بەشێکی زۆریان بەداخەوە ئیتر لە دەوروبەریان نین یان ناچار بوون هەڵبێن یان بەداخەوە پەیوەندیمان بە کەسانی نزیک لەوانەوە کردووە دەڵێن بەڵێ من ئەم ئاژەڵە دەناسمەوە دەتوانی ماڵێکی باشی بۆ بدۆزیتەوە بەداخەوە خاوەنەکەی بەهۆی بردومانەکەەوە گیانی لەدەستداوە. دۆگلاس چەند پشیلەیەکی لە ئۆکرانیا لەگەڵ خۆی بردەوە بۆ فلۆریدا. And we were using the drones and we were able to find a mother cat and her kittens. توانیمان پشیلەیەکی دایکە و بێچووەکانی لە نهۆمی 8 لە باڵەخانەیەکی بردومانکراودا بدۆزینەوە و بەداخەوە ئەندامانی خێزانەکە هەمویان مردبوون. جگە لەو پشیلە دایکەی کە بەڕێکەوت لە ژێر یەخچاڵەکەدا لە چێشخانەکەدا شیری دەدا بە بێچووەکانی ئێمە دۆزیمانەوە و
ڕزگارمان کردن. هاوڕێکەی ڕایان ئۆکران یارمەتی دۆگلاس دەدا لە ڕزگارکردنی ئاژەڵەکان. پیاوەکان خۆیان هەموو خەرجەکان دەگرنە ئەستۆ، بەڵام لەم دوایەنەدا دەستیان کردو بە کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری تایبەت. پیجی گۆفەندمی دروست کردووە بۆ یارمەتیدانی کۆکردنەوەی کۆمەکی زیاتر و ڕزگارکردنی ئاژەڵی زیاتر. کاتێک ئێمە ئاژەڵی ماڵی کەسێک دەپارێزین و ڕزگاری دەکەین، تەنیا شتێک بۆی دەمێنێتەوە ئەو ئاژەڵەیە. چیرۆکەکەی دۆگلافێرن وای کرد هۆلیوود سەرنجی بخاتە سەر و بەڵگەسازی بۆ کارەکانی بکەن. لە بەرنامێکدا بەناوی دۆگ لە کاتی ڕزگارکردندا بەخش دەکرێت. ئاسۆ جەبار بۆ راپۆرتی ماکسی مۆسکالۆف بۆ دەنگی ئەمریکا. هەراسان و لێدان و دوجار دەرکران. تام گاردنر پەیامنێری ڕۆژنامەی ئێکۆنۆمیست لەگەڵ دەنگی ئەمریکا سەبارەت بەو کێشانەی کە ئەو ڕۆژنامەنووسانی دیکە لە ڕۆماڵکردنی شەڕی ئەسیۆپیا ڕوبەڕوویان بووەتەوە گفتوگۆی کردووە. پێکەوە بینەری ئەم گفتوگۆیە دەبین. ژمەشێن بۆ پشتگیریە حکوومەتێ لە پایتەختە ئەتیوپیا ئەدیس ئەبابا حتا بخۆپێشاندنێن لە پایتەختە ئەمریکی واشنگتن. دژبەریە هەمبەر ڕاگەهاندنا کو ئەتیوپیای دشۆپینە ji dema ku şer li herêma Tîgrayê sala 2020 dest pê kiriye tund bûye. Di nav de jî tawanbariyê belavkirina nûçeyên sexte û alîgir li dijî rojnamavanan li kolan û ser internetê. Peyamnêrên biyanî yên ku çûn Etiyopyayê ji bo pêşhatên wekû bendava mezin ya Rênesansa Etiyopî yan jî azadkirina girtiyên siyasî bişopînin, dibêjin ku rê li ber wan êdî bilez hatiye girtin. بێگومان پشتی شەر دەست پێکرد پڕ ji berê bêtir ve zehmet bûye. Sala borî rêl ber min hate girtin ku biçim Tîgrayê, nehiştin ku ez biçim wir. Tom Gardner peyamnêrê rojnameya Brîtanî Economist e. Hikûmeta Etiyopyayê meha Gulanê ew ji welê dersînor kir. Gardner bo 5 sal û nîvan Etiyopyayê şopandiye. Paşê aloziya siyasî û xwepêşandin derketin. Pêre jî tengavkirin. Paşî pirsgirêk yan jî egerên pirsgirêkan li gel polîs û hêzên ewlekariya xwe cihî hebûn. Min gelek roproyên li gel polîsan sala borî li devera Amhara hebûn. Li tîrmeha 2021 polîsan Gardner û hevkarekî wî girtin. Gardner paş tê diyar kir ku ew rastî lêdana di serê xwe de bi riya domahîka tivingekê hat. Wî her wiha dît ku devê hevalî tije xwîn bû piştî ku efseran li ber xelkê lêda bû. Dema ku li Etiyopya dixebitî Gardner bi çend şêweyan kete jêr êrîşan wekû tengavkirina online, hewildanên derewderxistina raportên wî û her wiha nameyek ji desthelata medyayê li Etiyopyayê ku tê de destûrnameya wî ya kar rawestan û 48 demjimêr da Gardner ku ji welê derkeve. Hikûmet wê nameyê da gelek nezelal bû. Wan destûrnameya min rawestan. Hikûmetê behsa karekî nepîşeyî û nediyar û binpêkirina standardan û nêzîkahiya şaş ji raportan dikir. Berdevkê Serokwezîrê Etiyopyayê bersiva daxwazeke dengê Amerîka bo şîrovekirinê neda. Lê hikûmet berevaniya xwe dijî rexneyên rêxistinên mafên mirov derbarê girtina rojnamavanan dike û dibêje ku ew şerê agahiyên şaş û propagandaya terorê dike. Di gotarekê de li meha Hezêranê Serokwezîr Abiy Ahmed rojnamavan bi derxistina tund û tujiyê tawanbar kir. بەلا ئەموان کەسین ئەوێن گۆ دەستگەهێن نیشتمانی وێران دکن وەکی چاڵکوان و ڕۆژنەمەوانان نەدن ناسین. Dema ku peyamnêrê dengê Amerîka û New York Times Simon Marks li gulana 2021 li jêr heman şert û mercan hate dersînorkirin, wî got ku girtin û lêdanê ziyan digihand pêbaweriya hevkarên wî. Rêxistinên mafên rojnamageriyê li gel vê yekê hevbîrin û dibêjin ku dersînorkirin û tengavkirina peyamnêrên biyanî peyameke metirsîdar ji medyaya xwecihî re dişîne. Ev ji bo rojnamewanên ku li nav Etiyopyayê dixebitin çi xwecihî û çi biyanî tê çi watayê. Divê ji xwe bipirsin eger ev tişt bê serê wî gelo dê çi bi serê min bê. Rîska girtinê ji berê vebilind e. Komîsyona Mafên Mirov ku hikûmet piştgiriya wê dide dibêje ku di navbera tîrmeha 2021 û gulana 2022 de desaladaran 54 medyakar girtin. Ji bo Salim Selemon, Sîrwan Quço, Dengê Amerîka. Dengê Amerîka serçaweyên mitwana pêkirawî hewalûzan yarî.
لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. بڵاو پێکردنی ماڵی کورد لە بەغدا و دابەشکردنی کورد بە سەرجەم سەردا وەک هەڕەشەیەکی گەورە بۆ سەر دەستکەوتەکانی گەلی کوردستان و پەیڕەوی هەرێمی کوردستان لێک دەدرێتەوە. هاوڵاتیان پێیان وایە بە درێژای مێژوو کورد نەیتوانی وایە یەک ڕێز بن لە ناو ماڵەکەی خۆیدا و چاودێرانیش پیان وایە کە پەرش و بڵاوی کورد جێبەجێکردنی ئەجەندای دژمنانی کوردستانە. راپۆرتی سنوور کەریم لە سلێمانیەوە. لە کاتێکدا عێراق بە ململانەی سەختی ناوخۆیدا تێدەپەڕێت و بۆ زیاتر لە 9 مانگە نەتوانراوە حکوومەت پێک بهێنرێت، شارەزایان پێیان وایە بەشی سەرەکی ململانەکان پەیوەستە بە شەڕی ئەجێندای دەرەکیەوە و ململانەی مەسەبی لە عێراقدا گرێدراوی جەمسەرگیری ناوچەیە، ئەوەی دەگوزارێت شەڕی بە وەکالەتی دەوڵەتانی ناوچەکەیە، ئەمە بەدەر لەوەی ڕەهەندێکی نێودەوڵەتیشی هەیە. بەگشتی چاوەکان لەسەرەوەیە عێراق بتوانێت حکوومەت بە بەشداری سەرجەم لایەنە عێراقیەکان پێک بهێنێت، بەڵام بەم نەفەسەی ئێستا هەیە ئەمە تەنیا وەکە گەرماوەتەوە و ئاسان نییە بچێتە بواری جێبەجێکردنەوە. کورد وەک بەشێکی سەرەکی لە عێراق نەیتوانیوە بێبەش بێت لە ململانەکان، بەڵام ئەوەی جێگەی نیگەرانی خەڵکی کوردستانە دابەشبوونی جەمسەری کوردە بەسەر دەوڵەتانی ناوچەکەدا، وەک دەڵێن کورد بە درێژایی مێژوو نەیتوانیوە یەکگرتووی نێوماڵی خۆی بپارێزێت، ئەمەش وەک زەنگێکی مەترسیدار بۆ سەر دەستکەوتەکانی میلەتی کورد دەبینن. من پێم وایە ئەو پەرتەوازیە نەک لە ساڵحی پڕژەوەندی کووردا بێت، بەعەکسەوە بە 180 لە دژی ئەم میلەتەیە، لە دژی دۆزی میلەتی کووردە، لە دۆزی سیاسی حتا سیاسی کورد تا حیزبە کوردیەکان بڕۆن دەستوری ساڵی هەفتەیەک بخوێن نەوزان هەفتەیەک باشتر و دەستکەوتی زیاتر بۆ کورتیا بۆ یاننا، وەکو ئەوەی کە بۆچی بەش بووە بتوێنێت ئەبێ بەش ببێ، بەڵام ئەم بەشبوونە بۆ مەسلحەتی خۆیانە یان بۆ میلەتەکەیە، ئەمە قەزەی ترە. هەر کامێکیان لەو بەشبوونە ئیسفادەی بە میلەت بگەێنن ئەوە لە ئاخیرە هەرەی بنەوە. ڕۆژنامەنووسێکیش پێی وایە کورد بەسەر ئەجێندای دەرەکی دابەش بووە و ئەمەش زیانی بە هەرێمی کوردستان گەیاندووە. یەکێتی و پارتی بەداخەوە دابەش بوون بەسەر ئەو جەمسەرانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا دروست بوون، لە بریەوەی نوێنەرایەتی کورد بکەن، خەریکە دەبنە نوێنەرایەتی شوێنی تر دەکەن، خەریکە نوێنەرایەتی ئیتیجاه و ئەفکار و بۆچوون و سیاست و دیدگای وڵاتانی تری ناوچەکە دەکەن، شوێنی تر دەکەن کە ئەمە بەدیدی ئێمە زیانی گەورەی بە هەرێمی کوردستان گەیاندووە و لە داهاتووشدا زیانی زیاتر دەگەێنێ. ئەمە ژوای کردووە عەتفی کۆمەڵگەی نێودەوڵەتیش بۆ کورد نەمێنێت. خۆشەویستی و عەتفی کۆمەلگای نێودەوڵەتیان بۆ کورد نەهێشتووە. بە بڕوای سالار مەحموود چاودێری سیاسی بۆ ئەوەی کورد بتوانێت مافە دەستوری و نیشتیمانیەکانی بەدەست بهێنێت دەبێت یەکگرتوو بێت و پاکێجێکی کوردستانی و نیشتیمانی هەبێت. کورد بۆ ئێستا لە عێراقا پێویستی بە یەکگرتوویەکی زیاتر هەیە بۆ ئەوەی بتوانێت مافە نیشتیمانی و دەستوریەکانی دەستە بەرکات، دابەشبوونیان بەسەر لەناو عێراقا، دابەشبوونیان بەسەر لایەنە عێراقیەکان، لەناو عێراقا دابەشبوونیان بەسەر هێزە ئەقلیمیەکان زەرەر بە بەرژەوەندی باڵەکانی گەلی کوردستانە گەیەنێ. گەلی ئێمە خاوەن ڕووبارێکی خوێنە، خاوەن قوربانیەکی زۆرە و ئەمە لەسەر دەستی کێ ئەم خوێنە ڕژاوە داگیرکەرانی کوردستان، هەموو هەڵسوکەوتێکی سیاسی نیشتیمانی پێچەوانەی ئامانجی داگیرکەران ئەکات یەک ڕیزی نیشتیمانی بۆ ئێمە. ململانەکانی کورد لە چوارچەوەی ململانەی ناوخۆی حزبەکانی هەرێمی کوردستان و ململانەکان لەگەڵ لایەنە عێراقیەکاندا خۆی دەبینێتەوە، بەڵام کورد نەیتوانی وێگریزی نێوماڵی خۆی بپارێزێت و خۆی لەو شەڕ و دابەشکاری عێراق بە دوور بگرێت. ئەمەش وەک مەترسی گەورە لەسەر دەستکەوتەکانی گەلی کورد و ستاتۆی هەرێمی کوردستان لێک دەدرێتەوە، بۆیە هاوڵاتیان داوا دەکەن حزبە کوردیەکان بە سیاسەتی خۆیاندا بچنەوە و کورد لە پرشکی شەڕی عێراق بپارێزن. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. هەر ئێستاش پامری دەنگی ئەمریکا سنوور کەریم لە سلێمانی لەگەڵماندایە. سنوور ئەم کاتت باش پێش ئەوەی باسی ناوەڕۆکی یان وردەکاری ناوەڕۆکی راپۆرتی وردەی کە بینیمان جەنابەت بکەین، دەمویست بزانم کە ئەمڕۆ پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوەیەکیان هەبوو لە سلێمانی، کۆبوونەوەکە بە چی گەیشت بەپێی زانیاری جەنابەت؟ بەڵێم کاتتان باش، کەمان بەپێی ئەو زانیارانی دەست دەنگی ئەمریکا کەوتووە ئەمڕۆ کە هەردوو شاندی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان لە پیرمان کۆبوونەتەوە. بەپێی زانیاریەکان کۆبوونەوەکە هیچ ئەنجامێک واتە بەبێ هیچ ئەنجامێک کۆتایی هاتوو جارێکی تر یەکێتی پارتی لەسەر پشتی
سەرۆک کۆمار نەیانتوانی ڕێک بکەون ئەوەی کە هەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێداگری زۆری کردووە لەسەر و پۆستە و بەپێی زانیاریەکانی من لەسەر چاوەیەکی ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەوان بە هیچ جۆرێک ئامادە نین کە دەستبەرداری پۆستی سەرۆک کۆماری عێراق ببن و ئەوان پێیان وایە تەنیا پۆستی باڵا لە عێراق کە ئێستا بەدەست یەکێتی نیشتیمانی کوردستانەوە مابێت پۆستی سەرۆک کۆمارە حتا بە شوێک لە شێوەکان وڵاتانی ناوچەیش پشتیوانی ئەو پرسن کە پۆستی سەرۆک کۆمار لە یەکێتی نیشتیمانی کوردستان بمێنێتەوە هەر بەپێی زانیاریەکان کە دەستی دەنگی ئەمریکا کەوتووە دەڵێن پارتی دموکراتی کوردستان بە شوێک لە شێوەکان نەرمینواندنێکی نواندووە لە بەرامبەرەوە پرسە کاتێک کە زانیوێتی یەکێتی بە جۆرێک لە جۆرەکان هەر سوورە لەسەر ئەو بابەتە ئێستا پارتی ئیتر بیر لەوە دەکاتەوە بە تەواوەتی بێهیوا ببێت لە پۆستی سەرۆک کۆمار بەڵام لە هەمان کاتدا دیارە مەرجی تری بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان نەرمین واندووە بەرامبەر بەوەی کە پۆستی سەرۆک کۆمار بۆ یەکێتی بێ یانش لەگەڵ ئەوەشدا کە دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکی ئێستاش هەر ئەو بێ بە سەرۆک لە ڕاستیدا دەمێکە یەکێتی و پارتی ململانەیانە لەسەر پۆستی سەرۆک کۆمار بۆی کە بۆ دکتۆر بەرهەم نەبێت بەڵام پارتی بەپێی زانیاریەکان بە یەکێتی وتووە ئەگەر ئەوان دکتۆر بەرهەم کاندید نەکەنەوە بۆ پۆستی سەرۆک کۆمار کاندیدیان دکتۆر بەرهەم نەبێت ئەوان ئامادەن کە دەستبەردار ببن و ڕێبەرەحمەد لە ململانەکە بچێنەوە بەڵام دیارە یەکێتی بە هەموو شێوەیەک سوورە لەسەرەوەی کە کاندیدی سەرۆک کۆمار هەم بۆ خۆی بێت هەم پۆستەکەش بە دیاریکراوی بۆ دکتۆر بەرهەم بێت بەڵێ سنوور خات دەمیست بمە ناوەڕۆکی بابەتی راپۆرتەکەتوە وردەکاریەکان ینی پێت وایە کە بێزاری خەڵکو و شارەزایانش لە بەهۆی نەخۆشی باری ژیانی خەڵکە یان خەمی دەستکەوتەکانی کوردە لە بەغا طبعا خەڵکی ئەوەی کە من لە کاتی راپۆرتەکەش بە خەڵک کەوت و لە دوانی خەڵکم لەو بارەیەوە وەرگرت و بەگشتیت لە ناو کۆمەلگادا دەبینین خەڵک نیگەرانە لەوەی کە ئەم دەستکەوتانەی لە ناو گەلی کوردستانە بە ماوەی ئەم 90 ساڵە بەدەست هاتوون ڕووبارێک خوێنیان بۆ ڕژاوە بۆیە ئاسان نییە کورد بە شێوەیەکی زۆر لە ململانەکاندا بتوانێت دەستکەوتانە بە شێوەیەک لە شێوەکان بدۆڕێنێ و ئەو پەرتەوازەی نێوماڵی کورد بە مەترسێکی گەورە لەسەرم دەستکەوتانە دەبینن و خەڵک بەگشتی پێیوە و چاودێرانیشتیان وایە بەداخەوەکە کورد نەیتوانیوە بەدەر لەوەی کە پاکێجێکی نیشتیمانی و کوردستانی هەبێت و بەو پاکێجە بەهێزەوە بچێتە ناو ململانەکان لە بەغا بەپێچەوانەوە دابەشکاری هەیە لە ناو ئەحزابە کوردیەکانە و ئەم دابەشکاریە کاریگەری دەوڵەتانی ناوچەیی و ئیقلیمی لەسرە دەڵێن کە دەبێت کورد لەو ململانێ مەترسیدارانە خۆی بپارێزێت کورد دەبێت بە سیاسەتێکی هاوبەشی کوردستانی بچێتە بەغدا و داکۆکی لە مافە دەستوریەکانی مافە قانونیەکانی و پاکێجە نیشتیمانیەکانی کا نەگەوەی کە ململانەکانی لەسەر ئاستی پۆست و پێگە و بەدەستێنانی پێگە بێت بۆ لایەنەکان یاخود بۆ کەسێک بەپێ زانیاری دانوستاندن یان دانوستان لەگەڵ لایەنی شیعە هەیە بۆ پێکهێنانی بۆ نمونە هاوبەندی بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتوو یان پارتیەکێتی وەکو جاری پێشوش بەتەنیا دەچنە ئەو توێژانە بەپێی زانیاریەکان تا ئێستا لەبەرەوەی یەکێتی و پارتی ڕێنەکەوتون طبعاً ئاسان نییە بۆ یەکێتی و پارتی و ڕەنگە لە ئاست پێگەی جەماوەریشیان تووشی مۆقیفێکی احراجی گەورە ببن تووشی ئەو ببن کە کۆمەڵگە بە شوێک لە شێوەکان قبوڵی ئەمە نەکات کە ئەوان بە پەرتەوازەیی بچنە بەغداد خەڵک داوا دەکات ئەوان بە هاوبەشی بەیەکەوە بە یەک پاکێج بچنە بەغداد بەڵام ئەوەی کە تا ئێستا هەیە بە دیاریکراوی لەبەرەوەی کە ڕێنەکەوتن هەیە لەسەر پۆستی سەرۆک کۆمار و هیچ وایەک نییە بۆی کە یەکێتی و پارتی جارێکی تر بە پاکێجێکی هاوبەش بچنە بەغداد بەپێی زانیاریەکانی من هەر ئەمڕۆ هادی ئامریش بەیاننامەیەکی بڵاو کردوێتەوە کە ئەو خۆی و نوری مالیکی بە شوێک لە شێوەکان شاڵنێتەوە لە کاندیدکردنیان بۆ پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیران داوایان کردووە کە بە شێوەیەک هەموو لایەنەکان بتوانن بەتایبەت لایەنی شیعی چوارچێوەی هەماهەنگی کۆ ببنەوە لە پێناو مەساڵحی گشتی بتوانن بۆی کە لە داهاتوودا بە ئاسانی حکوومەت تێک بهێنن پێم وایە یەکێتی و پارتیش فشاریان لەسەرە بۆی کە پۆستی سەرۆک کۆمار لەناو خۆیاندا یەکلایی بکەنەوە ئەوانیش بە شوێک لە شێوەکان چاوەڕێی یەکلابوونەوەی چوارچەوەی هەماهەنگین لەسەر پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەگەر پۆستی سەرۆک وەزیران
العراق إغلاب بيته بالدنيا وبارتي يكتيج لبردم موقفي كي ناتشاري دان تدري خوان بو أو بابتا أو أنجد لاب كانوا بوستي سرو كومار لاني وخوان دا بدياري تاعي ولا نبدأ من تموا أسانية يكتيو بارتي بجيا بوست كانديدا كان يام ببنا ناو منافسة كان وهم لروي تيجي جماوري وأما بيصير لسريانة كوي هم وقت خوش يعني بردنوي من ملانيكا بهر أعراستك دا أوكي فرصة لتاكل بارتي زور سپاس سپامی دنگی امریکا سنور کریم لسلیمانی لەگەڵ مان بوو سپاس لەگەڵ هاتنی وەرزی هاوین بەرهەمی ناوخۆیی لە بازاڕەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا زۆرتر دەبێت و نرخی سەوزە و میوە هەرزانتر بووە هاوڵاتیان بەم دۆخە رازین بەڵام جوتیارانی نیگەران کردووە جێ ئاماژەیە کە لە وەرزی زستاندا سەوزە و میوە لە ناوچە نێوخۆیەکانی سووریا و وڵاتانی دەراوسێ هاوردەی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا دەکرێت پێکەوە راپۆرتێکی زانا عومەر لەم بارەوە دەبیری بهاتنا ورزی هاوینی لهرمین باکوور و جلاتی سوری بازارا برهمن خوجهیش کسکاهیه و برهمن هاوینی گشت به نرخ جورین کسکاهی ارزان دبه و لناوا بازارا و تفگره کمزن یا کرین و فروتنی چیده به بازرگانن کسکاهی دیبیجن بگهشتنا برهمن خوجهی نرخ وان ارزان دبه گوبریانها جهرمن دروای باکوور و جلاتی سوریه دهاتن آنین لو ما نرخ وان بوهابو عبدالسلام علی یک جوان بازرگانانه لقامشلویه دیبیجه گو جبر دوربوناره و باچهین گمرکه مصرفا هاویردرکرنا کسکاهیه پربو لینها جوتکارین دوری برهمن خواه دادخن بازاره لو ما نرخ پرانیا جورین کسکاهیه ارزان بویه خضرة محلي باش داك هتي يعني تقريبا سري صديج حفتي بنجا حتى حشتي بنجا داك هتي خضرة بلدي دنياها فيند لحق فلاح جناني ما هنا فلاحي ما هنا رزقي وهاي دادخن تشلا داخلتي ويا بهاي هم بها جورتي وكريا وقبي شحنه وجمركا وينا تكليفها هنا هي حتى بها دقي بيدك ولاتین دوریجی بداکتنا برهمن خوجهی کیف خوشن سیپان محمد یک جولاتین بازار قامشلوی داکتیا بازار داکو کسکاهیه جمال خوره بکره اشتنگ امریکا را دیویجه گو بریانها وی بنرخکی پربوها پیدیوین خو یش کسکاهیه دکرین لینها نرخی همو جورین و ارزان بونه ای والله بری اما بریا دهی سهی و از دادکت مسوکه 100,000 خوره تانی دفلین باجان پینه دهاتن بس نها 40,000 آنی سفلین باجان کرین پیواز کیسه کی صوت 3000 بره کیلوای صوت 3000 جنها قلكي باشا لانه خضره محلي ذاك برج درفد هاد قلكي بهابو يعني كيلو باجان ها 3500 نها قلكي باشا اسعار خضره بالنسبه جمرك لالیه کیتن جوتکارین کسکاهی لدوری دلگرانی خوش و روشی نشان دادن بگوتن آوان گلک مصرف لچاندنی آوان دچه لبرانبری و نرخ فروتنی ارزانه عبدالله بکریش جوتکار و خودی زوی کسکاهی یل قامشلوی دست نشان دکه گو او به نرخ کی بوها توف درمان و ستمنیه دکرن لو ما دماغو نرخ کسکاهی داد كذا او راستي زرارتين يعني بالنسبه للاسعار اللي عم تصير هلا يعني ما بقى نحذر على شيء درباره بهای نها ام چه بدست نایخین ام تچینین و ماندی دبین و کار دیکن و دبین بازاری لبازار نینه لدما ما خیار چاندن کیلوه به 2 حتی 3000 دلار ابو نها خیار به 200 لیرایه آلوزی اوه ام سماده و طووی دکرین کریکار مهنه و لدما فروتین ام چه بدست نایخین هجایا گوتنه یا گو پشتی گهشتنا برهمن خوجهی نرخی گلک جورین کسکاهی مینا خیار باجان رش ایسوت پیواز جحشتی و 5 تا 9 صدی داکتنه گو بریانها اف برهم جهری من نافخواه ین سوریه ولاتن هفسینور سوریه دهاتن پیدا کرن دما چاندنیا کسکاهی الهرمن باکور و جلاتی سوریه جمها گولان دست پیدکه و هیاد مها دهان جوتمه دریج دکه هر وها دو ورز زوستانی ده لگلک دوران اودین بلاستیک جبو چاندنیا کسکاهی تینب کارانی لی برهمن وان کیمن و تیرا پتیوین دوری ناکن لو ما بازرگان دزوستانی ده کسکاهیش دوری هاویر دکن زانا عمر دنگ امریکا قامشلو بله دقين داوية برنامج إيرو هتا
صباحی و برنامه کادی و چند بابت و تشتین داوی این روژه برنامه کورد کنکشن دام هیویا خوشی و شادی جورا دکن برنامه ما لسر مال پرندنگی امریکا و لسر تفاعل پلاتفورم دنگی امریکا تی وشاندن خدا حافظ هر شاد و بختور بن